دوکانێکی بۆ خۆی داناوە بەیانیان زوو بۆ پەیداکردنی بژێوی خۆی و منداڵەکانی دێتە سەر کارەکەی و خەڵکێکی زۆر ڕووی تێدەکات بۆ چاکردنی ئۆتۆمبیلەکانیان. مزافەر توانای قسەکردنی نییە و ناشبیستێ، بەڵام بە گوتەی هاوڕێکانی یەکێکە لە باشترین وەستەکانی ئۆتۆمبیل لە هەولێر. کۆمپرسەرەکەی فاز دەکا ئەگە تاوانە بیدەوێت خلەشی لۆ بینی و غاز تێکاتەوە غازەکی نوێ تێکاتەوە وا شەر و شتەکانی فعز دەکاتن ئەگە عیبی هەیە دەشگۆڕی و تاوی دەکات. ئەو زۆر جار مشتریەکانی بەبێ کەسی سێم حاڵی دەکات و کارەکان بەبێبوونی هیچ کێشەیەک بەڕێوە دەچن، بەڵام هەندێک جاریش لەگەڵ مشتریەکانی بەهۆی لێک تێنەگەیشتنیانەوە کوڕە بچووکەکەی بانگ دەکات تا کاری وەرگێڕانیان بۆ بکات، بەو شێوەیە کارەکانی ڕادەپەڕێنێ. سعادة جدا سعادة باشا بلا خبز عزنا وبركز وتربيتهم باشا. ئەو دەڵێت کەم ئەندامی نەبووەتە ڕێگر بۆ گەیشتن بە خەونەکانی، بۆیە بۆ وەرگرتنی زانیاری و شارەزای زیاتر و باشتر لەسەر پیشەکەی سەردانی چەندین وڵاتی ئەوروپی کردووە و وەک خۆیوتی لە بەریتانیاش 4 ساڵ خوێندوویەتی. ئەو ئیشی کردیە ینی بە گچکاتی ئیشەکەی کردیە ئەجا خەڵکەکە هەمووی دێتەکەنی دەیناسی مەشهورە لە سناعی هەر ئەو فەڕی ئەودی هەموو دەیناسن وەستایەکی مەزبوطی شەو. سناعە دەرێ هەموو دەمناسی دەزانی ئیشەکەم کووە ئیشەکەی کو دەکەم و قەدیمیشە زۆر قەدیمە یعنی لە سناعەیە. ئەحمەد جێواری دەنگی ئەمریکا، هەولێر.